لسر مجارا خو پاراستن جه ویروس کرونا و بریارن یکیتیا زاناین اولی لهرما کردستان مل عبدالله ویسی سروک یکیتیا زاناین اولی لهرما کردستان مهوان مت گلکی بخیر هات سیما مستا زور سپاس زه یکیتیا زاناین و ام بیجن کمیتا فتوای بریار گدابون کو او کسی گو ویروس کرونا دمرن شهیدن و چاوا کاریبو انوی بریار در بکن ما مستا لسر چه بنمایکی بنای خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بە حەقیقەت سەقی خزمەتکردن لە ئیسلامدا بریتێ لە مرۆڤ ئیسلام هەموو شتێکەکە بۆ ئەوەی ئەم مرۆڤە پارێزراو بێ بۆ ئەوەی ئەم مرۆڤە سەلامت بێ لە هەموو شتێک لە خەتەرێک لەسەری هەبێت ژمارەیەک فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم درودی خوای لەسەر بێ هەیە دەڵێ شەهیدەکان 15 جۆرن یەکێک لەوانە دەڵێ ئەو کەسانەی کە بە نەخۆشی کوشندە و گواستراوە بمرن کە پێی دەگوترێت تاعون بە شەهید ئەژمارەکرێ بەڵام ئەوە ئەو معنایە ناگەینێ کەسێک بچی ڕاستەوخۆ بەرەو پیری نەخۆشیەکە بچێ بۆ ئەوەی توش بێ نەخێر بەڵکو خودی ئەو ئیسلامە پێی دەڵێ خۆت بپارێزەوەی دووچاری نەخۆشی نەبێ ئاینی پیرۆزی ئیسلام مەسەن پێمان دەڵێ کەسێک لە ڕووبار بخین چێ بە شەهید ئەژمارەکرێ بەڵام پێی نارێ بڕۆ خۆت باوێ ڕووبار کە خۆی هاوێشتە ڕووبار پێی دەگوترێ قاتل یان ئاینی پیرۆزی ئیسلام پێمان دەڵێ کەسێک دیواری بەسەردا بڕوخێ صاحب الهدم کەسێک دیواری بەسەردا بڕوخێ پێی دەگوترێ شەهید بەڵام پێی نارێ بڕۆ خۆت والێ بکە ئەگە ئەو کاتێ خۆی والێ کردێ دەبیتە قاتل بۆیە ئەوانەی دەبنە قوربانی ئەم نەخۆشیە بە پێی فقی ئیسلامی شەهیدن لە قیامەتە نەک لە دنیا لەلای خۆی پەروەردیگار پاداشتی شەهیدیان هەیە بەڵام ئەوە معنای ئەوە ناگەینێ بڕۆ با ڤایرۆسەکە توش بێ ئەگەر خۆت نەپاراست خۆت دووچاری ڤایرۆسە کرد ئەو کات تۆ بە قاتل ئەژمارەکرێ ئێمە کاتی خۆی لەو کاتێک کە داعش هات لە 2014 ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان بڕیاریدا پێشمەرگەکان شەهیدن بە شەهید ئەژمارەکردن بەڵام معنای ئەوە نەبوو پێشمەرگە بچی سنجی خۆی بداتە گولە بۆ ئەوەی شەهید بێ نەخێر ئەچی پێشمەرگە ئەو بوو پارێزگاری بکە خۆی پارێزی بەڵام خوا نەخواستە ئەگەر گولەی دوژمنی پێکرد ئەو کات بە شەهید ئەژمارەکرێ بۆیە بەداخەوە زۆر بەداخەوە خەڵکێک کە لە فقی ئیسلامی شارەزانیە خوێندنەوەی هەڵەی لەسەر ئەم بابەتە کرد ئێمە مەبەسمانە ئەو کەسە دوای ئەوەی کە خۆی پاراز دوای ئەوەی کە هەموو ڕێکارەکانی بەکارینە خوا نەخواستە دووچاری ئەو حاڵەتە و بەبێ ئیرادەی خۆی ئەگەر بە ئیرادەی خۆی بێ قاتیلە و تاوانبارە هەر لەو بڕگەشەوە ئێمە تاکیدمان کردوکەوە هاوڵاتیان بە تەواویەتی کاری وقائی خۆپارێزی بەکاربێنن هەر لە خۆپارێزیەکەی تووشی ئەو حاڵەتە نابی بەڵام گوداماننا گریمان لە حاڵەتێکە کە خۆت پاراست هەموو ڕێکارێکی تەندروستیت بەکارهێنا بەڵام دووچاری ئەو نەخۆشیە بیەوە ئەو کات تۆ بە شەهید ئەژمارەکرێ هەندێک کەس پێیان وا بوو ئەوەی مەبەشێک لە هاندانی بۆ ئەخوێندرێتەوە کە تۆ هانی خەڵکێک بدەیت بۆ ئەوەی بە پیلی ئەم نەخۆشیە بچێ نەخێر چونکە خودی ئەم پێغەمبەرە صلی الله علیه و سلم پێمانە فەرمی تەداوە فإن الله لم يضع داء إلا وضع له دواء پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمانە خۆتان پارێزن و عیلاجش وەربگرن بۆیە هەر لە بڕگەیەکی ئەم فتوایە ئێمە پێمان گوتووە لە خاڵی هەشتم عفوان تاکید دەکەینەوە دەڵێن ئەوانەی کە لە وڵاتێکی دەرەوە هاتوونەوە گومانی ئەو نەخۆشیان لێکرێ پێویستە بچن خۆیان بپشکن ئەگە خۆیان نەپشکنن گوناهبارە بن بە پێچەوانە گوناهبارە بن یعنی نەسی قەتعیمان لەو بەکارهێناینە خۆپاراستن لەو نەخۆشە بە ئەرکێکی ئاینی دانراوە بۆیە هەموو جۆرە پارێزگاریەک دەبی لەو نەخۆشیە بکرێت هەموو ڕێکارێک پێویستە پەیڕەو بکرێ بەڵام دوای ئەوەی کە هاوڵاتی هەموو ڕێکارێکی بەکارهێنا بەو نەخۆشی خوا نەخواستە کۆچی دوایە کرد بە شەهید دەژمارەکرێ هەر بۆیە دەڵێم ئەوەی بە سەرەتان بمرێ شەهیدە باشە ئەو پێ خۆش بە توش سەرەتان بێ نەخێر بە پیری سەرەتان ڕۆیشتێ نەخێر هەموو پارێزگار ئەو ئافرەتەی بە منداڵبوون بمرێ پلەی شەهیدی هەیە بەڵام ئایا ئەو ئافرەتە هەموو ڕێکارشی بەکارنێنەوە بەڵێ هەموو ڕێکارش تەندروستی بەکارێنەوە بەڵام دواتر بەبێ دەستی خۆی کەمرد بە شەهید ئەژمارەکرێ بۆیە ئەوەی پەتای کۆلێرش بە هەمان شێوە هەر بۆ زانیاری ئێوە بینەرانی خۆشەویستیش فتوای لەم شێوەیە فتوای لەم شێوەیە لە مەسەر لە سعودیا لە کوێت لە بەشێک لە وڵاتانی جیهانی ئیسلامی درا چونکە ئەوانەی ئەبنە قوربانی ئەم نەخۆشیە دوای ئەوەی کە پارێزگاریان کردێ دوای ئەوە کە هەموو ڕێکارێکیان بەکارهێناوە پێویستە تۆ چارەنووسی ئەوەی لە دواڕۆژە بۆ ئەوەی دڵدانەوەیەک بۆ خێزانەکانیان نەکۆکو مجرم و تاوانبەر لەناو کۆمەلگای ئێمە تەماشا بکرێت ئیسلامێ دەشەهیدن یان هەر دینێک بێ وەکوونها ئەم بزانم کۆلچینە هەژمارە گەلێک زێدەش خەلکی بەڵێ ئەنجومەنی باڵای فتوە بۆ موسڵمانە قساکە خیتابی ئێمە بۆ موسڵمانانە ئێمە ناتوانین لە بڕی خوای پەروەردیگار بڕیار بدەین بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمانە فەرمێ ئەوانەی کە موسڵمانن ئەگەر بێت و بە دەردێک لەم دەردانە بمرن دوای خۆپاراستنیان دوای گرتنە بەری هەموو ڕێکارێک لای خوای پەروەردیگار لە دوا ڕۆژە پلەی شەهیدیان بەنسیب ببێت بەڵێ یعنی ئەو کەسێ دیک و بمرن کەسێک مەسیحی بێ یان لە هەر وڵاتێکی ئەوانیش زۆر ئاساییە خوای پەروەردیگار بە ڕحمی خۆی تەعاملیان لەگەڵ بکات باشە مامۆستا ئەم بێژن نمێژە ئینێ حەتا دۆژیوە بڕیاردا و نەیڕاوەستاندن لێمەدی ئیرۆ کولباژارە سلێمانیە
یەکی 63 ساڵی ژیانە خۆش دەستاش بر ڤایرۆسی کۆرۆنای باشە ji bo van parêzgehên din yên Herêma Kurdistanê û nê çi biryarê bidin gelo nê em ê bijin bi bilez û nê biryarekê bidin ku nimêj bi temametî werin rawestandin yên rojê îna yan û nê li bendî wê kê bimênin ku xelk li van parêzgehê din jî bimirin. ئێمە بەداخەوە هاوڵاتیانی ئێمە و بەشێش لە ڕاگەیاندەکان دەقی بەیاننامەکە ئێمەیان هەموو هەڵوەستە لەسەر نەکردووە ئەو ڕێکارانەی ئەنجومەنی باڵای فتووە لە هەرێمی کوردستان لەسەری هەڵوەستەیان کردووە. خاڵی یەکەم ئێمە تەئکید دەکەینەوە هەر کەسێک نەخۆش بێ بەرگری لەشی کەم بێت مەناعی کەم بێت یان لە خۆی بترسێت دووچاری ئەم نەخۆشیە بێ معزورە و ئەتوانێت نەبەشداری جومعە بکە نەبەشداری جەماعەت بکە. بۆیە ئێمە لێرە ڕوومان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە گوتمان ئەگەر ئێوە لەو نەخۆشیە دەترسێن یان هەر کەسێک ترسی ئەم نەخۆشی هەبێ یان بەرگری جەستەی لاواز بێ زۆر ئاسایە بەشداری نوێژی جومعە و جەماعەت نەکات و گوناحبار نەبێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئێمە ئیسلام پێی وایە مرۆڤ گەورەترە لە مزگەوت مرۆڤ گەورەترە لە کەعبە ئەمە جەوهەری ئیسلامە ئەمە گەورەی ئیسلاممان پێشانەدا کەەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو پەڕی ئیهتیمام بە پاراستنی ژیانی لاشەی مرۆڤەدا. بۆیە ئێمە دەڵێین لەو شوێنانەی بە تایبەتی لە بڕگەی دووەم کە ئیمڕۆ لێژنەی فتوای سلێمانی کاری بە بڕگەی دووەمی دەقی ڕاگەیانراوەکەی دوینێ و ڕێکارەکانی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان کرد لە هەر شوێنێک تەندروستی ئەوقاف لەگەڵ لێژنەی فتووە هەر سێکیان گەیشتە قناعات کە ئەو پەتایە بەو شێوە خەتەرەی بڵاو بیتەوە ناتوان ڕێگری لێ بکرێت دەتوانرێت لەو شوێنە و نوێژی هەینی یان جەماعەتەکان ڕابژیرێن. بەڵام بارودۆخی سلێمانی لەگەڵ بارودۆخی هەولێر جیاوازە بۆیە لە سلێمانی لەبەر ئەوەی ئەو شش حاڵەتەی لێ ڕوویداوە دڵە ڕاوەچی لە بواری نەفسیەوە لەلایەن هاوڵاتیان دروست بووە. بۆیە ئیمڕۆ لێژنەی فتوای سلێمانی بڕیاردا بۆیە ئێمە دەڵێن بە شێوەیەکی گشتی ناتوانین بڵێن تعتیلی جومعە چونکە ئێمە دەبی لە ڕوانگەی فقی ئیسلامیەوە دووشت هەیە لێک زیاد بکەینەوە. تعتیلی جومعە شتێکە ڕاگررتنی خودبا لە شوێنێک و ناوچەیەکی جوگرافی دیاریکرا و شتێکی ترە. بۆ نمونە ئێستا مەسەن لە سلێمانی بڕیار درراوە مزگەوتەکان جەماعەتیان تێنەکرێ بەڵام تەسبیت کراوە چەسپێنراوە دەبی بانک هەر بەردەوام بی چکەوە شەعائیرە بە من و بە یەکێکی تکە بە بڕیارێکی داری ناتوانێت قەدەغە بکرێت. ئەمە لە دیوێک ئەگە عفوم بکەیت لە دیوێکی تر ئێمە بەشێکین لە عێراق بەشێکین لە جیهانی ئیسلامی تا ئێستا لە هیچ جیهانی ئیسلامی پەنا لە بۆ ئەوە نەدراوە بە شێوەیەکی گشتی وتاری هەینی سەر تاسەری قەدەغە بکرێت. بۆ نمونە لە کوێت 57 حالت نێزیکە 6 حالت تۆمار کراوە تا ئێستا بیریان لەو حالەتە نەکردەوە. لە بەحرین لە ئیمارات لە ئۆردن دوێنێ 8 حالت تۆمار کرا. لە هیچ یەکێک لە وڵاتانی زیانی لە عێراق نێزیکەی 40 حالت پەیدا بووە تا ئێستا و پەنا لە بۆ ئەو بڕیار نەبردرا. هەفتەی ڕابردوو لە کەرکووک 5 حالت ڕۆژی پێنجشەمە کەشف بوو بەڵام ڕۆژی جومعە وتارە هەینەکان لە شاری کەرکووک زۆر بە ئاسایی ڕۆیشت. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ پاراستنی لاشەی مرۆڤە لە هەر شوێنێک ئێمە گوتمان بە سەر تاسەری لەگەڵ نینە سەر تاسەری پێمان باش نییە بەڵام لە هەر شوێنێک لە هەر گەڕەکێک لە هەر گوندێک لە هەر قەزا و ناحیەیەک قایم ئەوقاف و بواری تەندروستی هەردووک هۆشداریاندا کەەوە پێویستە دابخرێن تەنها بەحسێ کرد و دین دخزمەتە بە شەریەتێدەیە حتا سعودیەجی عمرە دوێ دەمێ دەراگرتیش بەر مەترسیاوێ ڤایرۆسێ بەڵام جیاوازێکی یەکجا زۆر هەیە لە بینی عمرە و نوێش ئەم چونکە دەبی ئێمە وەکو مامۆستایانی ئاینی وەکو پسپۆرانی بواری فقی ئیسلامی ئەحکامەکانی هەر عیبادەتێک لەگەڵ ئەوەی تر جیاوازە. باشە ئەو لە بەندینە بەلاو بێ لە پارێزگەهێندن هەرێما کوردستانی هەگەر ئەو نمێژە ئینە ڕاوەستینن بەریک و ئەف ڤایرۆس لەوان پارێزگەهێندن بەلاو بێ باشتر نینە برایەتە. ئەو بارودۆخەی کە لە سلێمانی هەیە بارودۆخەکە جیاوازە جیاوازەوەی مۆڵەکان لە سلێمانیش چۆلیان پێوە دیارە بەڵام مۆڵەکانی هەورێن ئەو پەڕی قەرەبا بازاری سلێمانی بە شێوەیەکی ئاسایی چۆلی پێوە دیارە. مامۆستایانمان لەوێ دەرپەیوەندیمان پێوە کردووە ئەو مووقیفیان بە ئێمە ڕاگەیاندووە خۆشمان گەیشتوونە قناعەت بارودۆخی دەرچوونیش لە ژان و دڵە ڕاوەچی خەڵک لە شاری سلێمانی لەگەڵ شاری هەولێر زۆر جیاوازە. ئێستا بازاری هەولێر ئیزدیحامێکی زۆر بەخۆوە ئەبینی مۆڵەکانی هەولێر ئیزدیحامێکی گەل بۆیە لە باری دەرونیەوە هاوڵاتیانی هەولێر هاوڵاتیانی دۆک باری دەرونیان زۆر ئاساییترە لەو شڵەژانێک کە لە شاری سلێمانی دروست بووە. هەر بۆیە ئەو بڕیارە ئیمڕۆ درا لەسەر ئەو بارودۆخە بوو. باشە لە شوێنێک لە بەشێک چونکەلۆ ئەو مەسلەی جومعە بە نەسی قورئان واجب بووە مەسلەی جومعە ئیتیفاقی فقەهایان لەسەرە جەماعەت سونەتە جەماعەت بە تێک ڕایش لە کوردستان نەکرێن نوێژی بە کۆمەڵ نەکرێن زۆر ئاساییە. مامۆستا حتا ڕادەیەکێ ئەو کۆمبوون ئێوە ئەلگۆرک و مەجید ئەو ئاهەنگ و شاهی و تایبەت بە نەورۆزێ و بە جڤاکی هەموو هاتنە ڕاوەستاندن لێ وەک هاتە بەحسێ کرد و مۆل و شتێک هاتە ئاماژە پێکری
اف دوی آلیکاری جنابرا آلیین دینی سیاسی و بازرگانی چه بکرن بله. جبوی کو کاربن زیاده تر خلکی جوی پتای پارێزن. ئێمە بەتەکید لە وتارەکانی هەینی ڕوبەڕووی خەڵکە بین و پێیانەڵێن پابندی هەموو ڕێکارە ئەمنی و تەندروستیەکان بێن چونکە ئەوە بەشێکی دینیە ئەمە لە خاڵی یەکەممان نووسە ئەرکێکی شەرعیە پابندبوون بە ڕێنمایی تەندروستی بۆیە ڕێنمایی هاوڵاتیانەکەین کە بۆ ئەم هەفتەیە خۆیان لە شوێنی قەرەبارق شوێنی تەجەموعاتی گەورە بە تێکەڵاوی بە هەموو شێوەیە خۆیان پارێزن چونکە ئەو ڕێکارانە کاتین ئێمە گوتیتمان هەفتەی ڕابردوو کۆمەڵک ڕێکاری کاتیمان پەیوەست بە هەفتەی ڕابردوو دەرکردن ئەم هەفتەیەش ئەم ڕێکارانە هەنە ئەگەر خوانە خواستە بار و دۆخەکە تۆزێک شڵەژانیش کەوتە ناو دڵ و دەرونی هەر بەشێک لە کوردستانیان هەر قەزا و ناحیەیەک و شارێکی تر ئێمە بڕیارێکی تر بە سەبارەت بۆ باردۆخە دەکەین. دەمێت بینێک و سوودجێ هەیە مامۆستا پشتێک و بەلاو بوو وێ دەمێت سوودجێ هەیە سوودی ڕاستە بەڵام بە هەمان شێوە مزگەوت شوێنێکە بۆ ئەوەی خەڵک لە ڕووی نەفسیەوە هەست بە ڕاحەتێک بکە مزگەوت شوێنێکە زۆربەی زۆری مامۆستایانی کوردستان لە هەفتەی ڕابردوو ئەو کۆمەڵە دوعایان کرد بەرشی خۆی پەروەردگار دوعای کەسێک لە کۆسانە قبول بکە باشە ئێمە بۆ ئەو دەرگای جانبی ڕوحی لە خەڵکە بەو شێوەیە قەدەغە بکەین بەڵام ئەگەر پێویستی کرد زۆر ئاساییە ئەو بڕیارە بدرێ یعنی ئەگەر هەیە ئەوێ بریارێ بدەن دەڵەکە نێزیکدا ئێمە چاوەڕێی بارودۆخەکە ئەکەین بڕیارەکانمان و ڕێکارەکانی مامۆستایانی ئاینی ئەنجومەنی باڵای فتووە بە پێی خەتەری و مەترسی قۆناغەکەیە ئێستا بەشێک لە وڵاتان مەسەنە فڕۆکیان بۆ هەرمی کوردستان ڕانەگرتووە یعنی ئەو وڵاتانە بەخۆیان بە پێی بارودۆخی خۆیان ئەو قەدەغەیان هەز ئەو خەتەریان هەست پێ نەکردووە بۆیە بە تەکید ڕێکارەکانی ئەنجومەنی باڵای فتووە هەموو کاتێک لە خزمەت هاوڵاتیانە بێ لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانە بێ لە پێناوی پاراستنی گیانی هاوڵاتیانە بێ و ڕێکارەکانیش بە شێوەیەک بن پێویستە لەگەڵ فقی ئیسلامی گونجاو بن لەلایەک چونکەلۆ ئەمە مەسەلەیەکی عیبادەتە فەرزێکی ئاینیە خوای پەروەردگار فەرزی کردووە ناکرێ ئێمە بە ئاسانی هەم دەستی لۆ بین هەم بە ئاسانیش بڕیار ڕاگررتنی لۆ بدەین بەڵام ئەگەر هاتوو بارودۆخەکە پێویستی کرد چونکە گیانی مرۆڤ لاشەی مرۆڤ زۆر گەورەترەکەن خوای پەروەردگار لە مزگەوتێک یان لە شوێنێکی خواپەرستن دەکرێت هەموو ڕێکارەکانمان لە پێناوی پاراستنی گەورەی ئەم مرۆڤە و ژیانی ئەم مرۆڤە بێ بۆیە دەڵێن ئەم ڕێکارانە کاتین بە پێی بارودۆخەکە ئێمە هەڵوەستا ئەەکەین مامۆستایانی ئاینی لەسەر تاسەری کوردستان کۆبوونەوەیان کردوێنێ دوای ڕاوێژ و توێژی 2 سعاتی و هەروەها دوای وتوێژ و ڕاوێژکردن لەگەڵ چەندین پسپۆری بواری فقی ئیسلامی چونکە دوو حالتمان هەیە انتشاری وەبامان هەیە حالة الخوف من الوباءمان هەیە ئێستا ئێمە لە قۆناغی خوف من الوباءین یعنی ترسان لە بڵاوبوونەوەکەی ئەگەر بڵاو بۆ بابەتێکی ترە وێ دەمێ گەلێکی وێ بزەحمەتی بێ ئەوان کار بنراوەستێنن تا ئێستا ئێمە دوینێ ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیان دەڵێت تا ئێستا ئێمە ناتوانین بڵێن نەخۆشی کۆڕۆنا بوویتەوە باەکی جیهانی بوویتە نەخۆشیەکی کوشندەی سەرتاسەری جیهان باشە لە هەرێمی کوردستانیش نتوانراوە ئەو ڕاگەیان نەبکرێ باشە بەچێ دەقێکی ئاینی ئێمە بین نوێژی هەینی لەسەر تاسەری کوردستان ڕابگرین بێویستە ئەو تەعاملی لەگەڵ مزگەوتەکرێت جیاوازە لەگەڵ ئەو تەعاملی لەگەڵ قوتابخانە و لەگەڵ زانکۆ پەیمانگایەکانەکرێ چونکە ئامادەبوونی هاوڵاتیان لە ماوەی 1 هەفتە 20 دقەیە لە نوێژی هەینی زیاتر تێپەڕناچی لە بڕی ئەوە ئێمە تاکیدە مامۆستایانی ئاینەکەینەوە وێڕای ئامۆژگاریکردنی هاوڵاتیان بۆ بەرزکردنەوەی ورەیان بۆ خۆپارێزیان لە هەمان شێوە کورتکردنەوەی وتارەکانی و گرنجیدان بە پاکوخاوێن ڕاگررتنی مزگەوتەکان گەلێک سپاس بۆ یە سەرۆکەیەکی تیازانین ئۆلی لە هەرێما کوردستانی مەلا عەبدوڵەوەیسی میهوانی مەبیل ستودی گەلێک سپاس بۆت سپاس بۆ ئێوەش